پەرەسەندنی پشتیوانی لە کرێکارانی مانگرتووی پەیمانی، سەنعەتی نەوت، پێترۆشیمی و وزەخانەکان. مانگرتنی شرکەتەکانی سەر بە سەنعەتی نەوت و پێترۆشیمی و وزەخانەکان هەروە بەهێز درێژەی هەیە. پانتایی ئەم مانگرتنە لە سەر تاسەری ئێران پەرەی سندووە و بەرەو پاڵاوگە و پێترۆشیمی و مەخزن و سەکۆکانی نەوت لە تاران، کەنگان، ماهشار، عێراق، قێشم، خارک، بێهبەهان، گەچساران، بوشێر، ئابادان و ئیسفەهان و چەند ناوچەیەکی دیکە کێشراوە. ئەم مانگرتنە بەگشتی هەتا ئێستا زیاتر لە 7 ناوەندی کاری بە 30,000 کرێکارەوە لەخۆ گرتووە. پێ بەپێی پەرەسەندنی مانگرتنی مێژوویی کرێکارانی پەیمانی، پشتیوانی لە ناوخۆ و دەرەوەی وڵاتیش لەم کرێکارە خەباتکارانە پەرەی سندووە. کرێکارانی ملی فولاد کە مانگرتنەکانی ڕابردوویان بە خاتری وەدەستهێنانی گەلێک ئەزموونی خەباتکارانە ڕەچەشکێن بوون، لە بەیانیەکدا لە پێشڕەوانی مانگرتنەکانی سەنعەتی سەرەکی نەوت، پێترۆشیمی و وزەخانەکان بە گەرمی پشتیوانیان کردووە. لە بەشێک لەم بەیانیەدا هاتووە ئێمە لە قۆناغێکی تایبەتی مێژوویدان کە بزوتنەوەی کرێکاری بۆتە پێشەنگی گشت ناڕزایەتیەکانی کۆمەلگا و کرێکارانی سەنعەتی و هێزە بەرهەمهێنەرەکان بۆ یەکەم جار لە مێژووی ئێراندا لە قامەتی چیندا هاتوونەتە مەیدان. ئەو حەرەکەتە سەرتاسەریەی کە کرێکارانی سەنعەتی نەوت خستویانەتە ڕێ، هاوڕێ لەگەڵ ڕاهێنانی خەباتی گشتی چرای ڕێگای داهاتووی باقی کرێکارانن. بێگومان دەرد و دەرمانمان هاوبەشە. لە کۆتایی بەیانیەکەدا تاکید کراوە کە تەنیا لە ڕێگەی پەیوەستبوون بەوەها کەمپینێکی گشتی و مانگرتنی سەرتاسەری بە داخوازی هاوبەشی چینی کرێکاریەوە کە دەتوانین بە ژیانێکی باشتر و کۆمەلگایەکی ئینسانی بگەین. ناوەندی پیشەیی معەلیمانی تارانیش هاوپشتی خۆی لە کرێکارانی مانگرتوو ڕاگەیاندووە. پتر لە 100 چالاکی کرێکاری و کرێکارانی پێشڕە و لە سنا لە بەیانیەکدا بە ناو و واژۆی خۆیانەوە لە کرێکارانی مانگرتوو پشتیوانیان کردووە. ئەوان لە بەشێک لە بەیانیەکەیاندا نووسیبیانە ڕێبەرانی سەرسەختی دوێنێ لە هەنگاوی یەکەمدا دیواری هەڵاواردنیان لەگەڵ باقی کرێکاران لە بەشە جۆراوجۆرەکان ڕووخاند و لە قامەتی بەشی پێشڕە و خەباتکاری چینی کرێکاردا دەرکەوتن و بە هاوپشتی و یەکگرتووی خۆیان خوازیاری سەرتاسەری بوونەوەی مانگرتنەکان و خەباتی کرێکاری بوون. کرێکارانی بەشە جۆراوجۆرەکانی شرکەتی نەیشەکەری هەفتەپا لە بەیانیەکدا پشتیوانی هەمەلایەنەی خۆیان لە کرێکارانی مانگرتوو ڕاگەیاندووە. ئەم کرێکارانە کە خۆیان لەم شرکەتەدا خەباتی ئاڵۆز و پڕ لە هەوراز و نشێویان بەرەو پێش بردووە، بە پێی ئەزموونی خەباتکارانەی خۆیان هۆشدارێکی هاوڕێیانەیان بە کرێکارانی مانگرتوو داوە کە شایەنی سەرنجی قوڵە. ئەوان نووسیویانە: هاوکارانی ئازیز، ئێوە یەکجار بە ئەزمونن و لە سەنعەتێکی وەکو نەوت و گازدا هەمیشە سەرتۆپی کرێکارانی ئێران بوون. شۆڕا کرێکاریەکانی ئێوە لە سەردەمی شۆڕشدا لە بیرەوەری باوکانی ئێمەدا هێشتا زیندووە. وێڕای ڕێزمان بۆ ئەم پێشینەیە و بۆ ئێوەی ئازیزان پێویستە ئاگادار بین کە دژمن بێکاردا نەنیشتووە. لە ناو ئێمەدا هەمیشە ئاراستە گەلێک بوونی هەیە کە چاویان زیاتر لە سەرێ و کەمتر لە خوارەیە. قسەی ئێمە ئەوەیە کە پێویستە ئەمە بە پێچەوانەوە بێت. خاڵێکی گرنگتر ئەو مۆرانن کە لە ژێر ناوی بۆچوونێکی دیکە مانگرتنی کرێکاران تێک دەدەن ویان بەلاڕێدا دەبن تا ناکۆکی بنێننەوە و مانگرتنەکە تێک بشکێنن. ئەوە ئەزموونی زیندوی ئێمە لە هەفتەپەیە. شۆڕای ئیسلامی کار، زمان لووسانی خاوەنکار و بەڕێوەبەرانی دژە کرێکار، مۆرە ئەمنیەتەکان کە داکۆکیکاری درێژەی خصوصی سازی و زوڵمی خاوەنکارن دژ بە کرێکار، کەسانێک کە لە زمانی خاوەنکارانی مفتەخۆرەوە قسە دەکەن، هەر هەمووی ئەوانە لە ناو ئێوە ئازیزانیشدا هەن. ئەو سیاسەتەی کە دەیهەوێ مانگرتن بەبێ هیچ دەستکەوتێک کۆتایی پێبێنێ، ئەو سیاسەتەی کە کرێکاران لە شوێنی کار دوور دەخاتەوە و لە کۆبوونەوەی کرێکاران دەترسێت و ناوی ئەمنیەتی بوونەوەی مانگرتنی لەسەردا دەنێت، ئەوانە هەر کەسێک بن لایەنگری خاوەنکاران و بەڕێوەبەران و باڵاییەکانن. ئەوانە لە ئازیزانی کرێکاری سەنعەتی نەوت و گاز نین.
ناوەندەکانی هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری لە ئێران لە دەروەی وڵاتیش لە ڕێگەی چەندین بەیانیەوە وێڕای دەربڕینی پشتیوانی لە کرێکارانی مانگرتوو لەسەر گرنگی مێژوویی ئەم مانگرتنەدا پێداگریان کرد. لە بەشێک لەم بەیانیەدا هاتووەکە هاتنە مەیدانی کرێکارانی نەوت و گاز و پێترۆشیمی واتە یەکێک لە گرنگترین سەنعەتەکانی ئێران کە بە مانگرتنی ئەوان بوو کە حکوومەتی پاشایەتی پەهلەوی خرایە زبڵدانی مێژووەوە، ئەمڕۆ خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی بزوتنەوەی کرێکاری ئێراندا کە درێژەی دەتوانێت یارمەتیدەری هێنانە مەیدانی باقی بەشەکانی بزوتنەوەی کرێکاری بێت و لە بەسەرنجام گەیاندنی ڕێکخراوبوونی چینی کرێکار لە دەوری ئالتەرناتیڤی کرێکاری و گۆڕینی هاوسەنگی هێز بە قازانجی بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان زیاترین دەور و نەخشی بێت. لە ئاستی جیهانیشدا سەرنجی ڕێکخراوە کرێکاریەکان و میدیا گشتیەکان بەرەو مانگرتنی کرێکارانی پەیمانی نەوت و پێترۆشیمی وزەخانەکان ڕاکێشراوە. هەواڵنێرە جیهانیەکان گەلێک راپۆرتیان دەربارەی ئەم حەڕەکەتە بەرینە کرێکاریە لە ئێران بڵاو کردوتەوە. تۆڕی نێونەتەوەی سەندیکای هاوپشتی و خەبات کە ناوەندێکی کرێکاری جیهانیە لە مانگرتنی کرێکارانی ئێران پشتیوانی کردووە. ئەم تۆڕە لە بەیانەکەیدا ستایشی پشتیوانی سەندیکای کرێکارانی نەیشەکەری حەفتەپە، سەندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران و دەوروبەر و ڕێکخراوەکانی خانەنشینکراوان و معەلیمانی ئێران لە مانگرتنی کرێکارانی سەنعەتی نەوت و گاز کردووە. لەم بەیانیەدا هەروەها هاتووەکە کاربەدەستانی ئێرانی ڕێکخراوە کرێکاریە سەربەخۆکان بەڕەسمی ناناسن و چالاکانی کرێکاری بەردەوام دەکرێنە ئامانجی هەڵسوکەوتی قەزایی و ئەمنیەتی. گەندەڵی لە خصوصی سازی ناوەندە سەنعەتیەکان، گرێبەستی کاتی، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، ڕووداوەکانی مەرگباری کار و هاوسەنگ نەبوونی حەقدەستەکان لەگەڵ گرانی لە تەوەرەکانی ناڕزایەتی بزوتنەوەی کرێکاری لە ئێرانە. لە کۆتایی بەیانیەکەدا خوازیاری هاوپشتی بۆ دەربڕینی ناڕزایەتی دژ بە دەرکردنی 700 کرێکاری ناڕازی بووە. لە پەنا ئەم شەپۆلە لە هاوپشتی خۆجێیی و جیهانی پێویستە باز لە پشتیوانی کرێکارانی ڕەسمی شرکەتە دەوڵەتیەکانی نەوت و پێترۆشیمی لە کرێکارانی پەیمانی بکرێت. گروپە جۆراوجۆرەکانی ئەم بەشە لە کرێکاران لە ڕێگەی جۆراوجۆرەوە و لەوانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پشتیوانی خۆیان لە کرێکارانی پەیمانی مانگرتوو ڕاگەیاندووە. ئەوانیش بەم جۆرە هەڕەشیان کردووە کە ئەگەر بایەخ بەخواستی کرێکارانی پەیمانی نەدرێت دەست دەدەنە ئامادەکاری بۆ مانگرتنێکی ئیفلیچکەر لە گشت بەشەکانی سەنعەتی نەوت و پێترۆشیمیدا.